ئۆتۆمبیلی کۆکردنەوەی سەگی بێلانەیە لە سلێمانی. پەیوەندی بە ئەحمەد و هاوسەرەوە کراوە تاوەکو ئەو سەگە بێلانانە کۆبکەنەوە کە لە گەڕەکێکی سلێمانیدا بڵاو بوونەتەوە. ئەوانیش سەگەکان لە باوەش دەگرن و دەیان خەنەنە ئۆتۆمبیلەکەیانەوە تا بیبەن بۆ شەڵتەرەکە. ڕۆژانە لە هەشتی بەیانی و بۆ حوتی ئێوارەی نەدەرەوە بۆ کۆکردنەوەی سەگەکان لە کۆڵانەکانە و ئەیبین بۆ شەڵدەرەکان بەپێ و مەجاالەکان کە تەلەفۆنمان بۆکە نەچین بەهانایانەوە بۆی ئەو سەگانی بێزاریانەکە بیبێ. لە دوای کۆکردنەوەی سەگەکان دەیان بن بۆ شەڵتەرەکە و لە ڕێگەی تیمی ڤێتەنەریەوە سەرژمێری دەکرێن و چاودێری تەندروستیان دەکرێت. تیمەکانی دیکەش سەرقاڵی ئامادەکردنی خواردنەکان دەبن بۆ سەگەکان و بەپێی بەرنامە خواردنەکانیان بۆ دادەنێن کە بۆ شەڵتەرەکە ڕۆژانە زیاتر لە تۆنێک خواردن پێویستە. دەوری تەنێک گۆشتمان بۆیەت گۆشتی مریش گۆشتی ئاژەڵ لەتیەکەین بەم کارد و تەور و شتانە دابەشەکەن بەسەر 4 شەڵتەرە سەگی بچووک و سەگی گەورە. ئەو سەگانی لەوێن بەسەر 4 کامپدا دابەش دەبن و نێرومەیان جا دەکرێتەوە تاوەکو ڕێگا لە زۆربوونی ژمارەیان بگیرێت. قاکانمان بۆ دیاکردن و تەم بەشیان بەشی نێرینەکانە، ئەم بەشی دواشمان بەشی مینەکانە لەگەڵ بەچەکانیانە، بەشێکی تریشمان هەیە لەسەرەوە زیاتر ڕێکخراوی لان بەسەر پرشیاری کاک بێستون ئەو سەگانی کە نەشتەرگەریان بۆ کرێکە بە حادیسەی سیارە تووشی حادسی سیارە بن قاچیانە خەتێ دەستیان ئازێتیگا ئەوان کاری نەشتەرگەرەکان بۆکەن و لێدانەن تا ئەکەون و سەرخە و تێکەڵاوی سەکانی تریانە. شەڵتەرەکە لەسەر ڕووبەری 5 دۆنمە و لە نزیک بازگەی سلێمانی ئاربەت لە دەی کانونی دووەمی ئەمساڵ دروستکراوە. پرۆژەکە تاکە پرۆژەیە لە عێراق و هەرێمی کوردستان کە سەگە بێلانەکان لەخۆ بگرێت. لە ئێستاشدا زیاتر لە 550 سەگ لە شەڵتەرەکەدا دەژین. سەگەکان ئیتر بێلانە نابن، بەڵکو لەم شەڵتەرەدا دەژین و ناز و میهرەبانیان پێدەدرێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.